بناو خودی مزن و دلوان آمده بوانی برز پشکانی رزگار بوی دستی تروریستانی داعش روشتان باش و زور زور بخیر بین. امرو شرفمندین که رز لقربانیان رزگار بوی دستی تروریستانی داعش دگرین اگرچه امسال یادی ده ساله رودانی کمالکوژی شنگار و دوروبری دکینوا بلان بداخوا ایش و آزار و مینیتیکانی خوشک و برانی از دیمان لدوری شنگار دوای تپربونی 10 سال بسر او کارساتش هشتا کتایی نهاتو. امرو لیره برز و شکو و پیزانینی کی زوروا یادی همو قربانیانی او کمالکوژی دستی تروریستانی داعش لخوشک و برانی ازدی دکینوا هروها با پیزانینی کی زوروا یادی خوراگیری و قارمانیتی و قربانیدانی یزی پیشمرگی کردستانیش دکینوا که بربراتی جنابی سروک بارزانی تروریستانی داعشیان تکشکاند و شنگالیان رزگار کرد. دوای 10 سال لم کارسات و کمالکوژی دا هشتا بارودوخی دوری شنگار آسایی نبوتوا و با هوی خوسپینی ملیشیا و گروپ چکداران یاسایکانوا خوشک و برایزدیکان من لکمپکان دا ماونتوا و نیانتوانیوا بگرنوا بوشوینکانیان و بم هوی شواتایستا ناوچکانیان آوادان نکراونتوا. لم بونه دا پشتیوانی خومان بود دا خوازی رواکانی خوشک و برایزدیکان من دوپاد دکینوا و پیویست کوتایی به دوخی نا آسایی شنگال بهندره تو رکوتن نامه شنگال وک خوی جبه جبه کرد و دوخی او ناوچه آسایی بکرتوا. بو اوی به هاوکاری حکومتی فدرال و کمالگی نو دولتی بتوانین دورکه آوادام کینوا و دستالاتی ناوچکش بگرتوا دستی خلکی رسانی شنگال. آمده بوانی بارز. حکومت یاریمی کردستان هنگاوی باشینەوە بۆ سوکردنی ئازارەکانی کە سوکاری قوربانیانی دەستی تێرۆریستانی داعش و هەروەها ڕۆڵێکی گرنگ و بەرچاوی بینیوە لە ئازادکردنی ژمارەیەکی زۆری ڕفێندراوانی ئێزدی و پێکاتەکانی تر لە دەستی تێرۆریستانی داعش و لە هاوڵەکانیشی بەردەوام دەبێت. بۆ زانینی چارەنووسی هەموو ئەوانەی تا ئێستا چارەنووسیان دیار نییە. هەروە حکومەت یارێم کاریشی کردووە بۆ بە جێنوسایت ناساندنی ئاتاوانەکانی داعش وەک تاوانی جەنگ بۆ ئەم مەبەستە بە پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ لێپێچینەوە لە تاوانەکانی داعش داوامان کرد دادگایەکی تایبەتمەند دابمەزرێت بۆ دادگاییکردنی تەرۆریستانی داعش لەسەر تاوانە نێودەوڵەتیەکانیان بەڵام بەداخەوە ئەم هەوڵانە تا ئێستاش لە ئاستی فدرالیدا وەکو پێویست پێشوازی لێ نەکراوە. دەستخۆشی لە هەموو ئەو وڵاتانە دەکەین کە تاوانەکانی تێرۆریستانی داعشیان لە دژی کوردی ئێزدی بە فەرمی بە جێنوسایت ناساندووە. هیوادارین کۆمەڵگەی نێودەوڵەتی هاوکار و یارمەتی دەرمان بێت لە کەمکردنەوەی ئێش و ئازارەکانی خوشک و برا ئێزدیەکانمان و گەڕانەوەی ئاوارەکان بۆ شوێنەکانیان بە سەربەرزی و ئازادی. بەڕێزە، قوربانیانی ڕزگاربووی دەستی داعش وێڕای ئەو هەموو ئێش و ئازار و نەهامەتیەی ڕوبەڕوویان بووەوە بەڵام جێ خۆشحاڵی و شانازیە کە ئەوان خۆڕاگرانە بەردەوامن لە هەوڵ و کارکردن و کۆڵنەدان لە پێنا و درێژەدان بە ژیان و زۆریشیان بوونەتە نمونە و سیمبلی لێهاتووی و چیرۆکێکی ئیلهامبەخش لە خۆڕاگری و سەرکەوتن. خوشحاڵ بووم کە مانگی ڕابردوو لە ئاهەنگی دەرچوانی قوتابیانی زانکۆی ئەمریکی کوردستان لە دهۆک خەڵاتی شەرەفی خۆڕاگریم بە یەکێک لە ڕزگاربووانی دەستی داعشدا کە ئەویش خات و شیرین خێر و خودێدا بوو کە لە زانکۆی ئەمریکی زۆر بە سەرکەوتووی خوێندنەکەی تەواو کرد و بڕوانامەی وەرگرت و بە سەرهاتیە و خانمە چیرۆکێکی کەموێنەیە کە سەرەڕای ڕفاندن و دەست بەسەری و بۆ چەند ساڵێک لەلایەن داعشەوە بەڵام سوور بوو لەسەر بەردەوامبوونی لە خوێندن و بوو بە هێما و نیشانەی خۆڕاگری خوشک و برا ئێزدیەکانمان. خوشک و برانی ئێزدی بەشێکی گرنگ و دانەبڕاوی گەلی کوردستانن و مەراسمە ئاینیەکانیشیان
بە زمانی پاراوی کوردیە. سەرەڕای هەموو پیلان و هەوڵی ناحەزان بۆ دابڕاندنیان لە خەڵکی کوردستان، بەڵام ئەوان هەر لە دێرزەمانەوە پێکهاتەیەکی ڕەسەنی گەلی کوردستانە و بەشێکی گرنگن لەو پێکەوە ژیانەی لە هەرێمی کوردستان هەیە. ئەم ڕێزلێنانەی ئەمڕۆ بەخشینێکی مانگانەیە بۆ زیاتر لە 3000 خوشکی ئێزدی ڕزگاربووی دەستی تێرۆریستانی داعش و بێگومان بە باشتربوونی دۆخی دارایی ئاستی هاوکاریەکانمان بۆ ئەو خۆشەویستانە فراوانتر دەبێت. ئێمە هەموو هاوکاریەک بۆ ئەو ئازیزانە پێشکەش دەکەین تا ژیانێکی شایستەیان هەبێت و بەشێکی بچووک لە برینەکانیان ساڕژ بکرێتەوە. بە تایبەتی لە دۆزینەوەی دەرفەتی کار و درێژەدان بە خوێندن و چارەسەری پزیشکیان بە پێی توانە هەموو ئاسانکاریان بۆ دەکەین. بەڕێزان، من دوێت لێرەدا جێخودایە سوپاسیەکە بێپایان یا جەنابێ سەرۆک بارزانی بکەم، پێشمەرگێت قەهرەمان بکەم. پشتی وێ ڕۆژە شنگال کەفتیە دەستێ تروریستی داعش، جەنابێ سەرۆکە پەیماندا کو هەتا شنگال ڕزگار نەبیت، ئەس واز ناینم و بخۆ بڕیاردا سەرکردایەتیە جەبهێ ڕزگارکردنا شنگارێ ئەو بخۆ بکەت و ئەم خزمەتە ودا بین. وێ ڕۆژە جەنابێ و پەیمان دای هەتا وێ ڕۆژێ ئەم سەر چیای شنگارێ خزمەتە ودا بی و چیای شنگارێ هاتیە ڕزگارکردن 100 ڕۆژ پێچوون. زۆر خەڵکم هەوڵدا کو ئەف چێڕۆکە ئاستێکێ نەدرست بێتەوە گێڕان. بەس بزانن ئێزدی و خوشک و برایت مەیت ئێزدی هەموو گاوێت دلێ جەنابێ سەرۆکە داوی و جەنابێ سەرۆکە زێدەتر هەموو کەسێکێ خەمخۆرێ خەم و ئازارێت ئێزدیا بیا و بخۆ هەموو کەس و کار و پێشمەرگێت خۆش بە یا پیچێ بیکرد بۆ هەندێ سەربلندی و کەرەمەتا ئێزدیا vەگەڕێنیتن و تێرۆریستێت داعش بشکێنیت. جێ خودایە سپاسیەکە گەرما پێشمەرگێت قەهرەمان بکەین و چەندین پێشمەرگە گیانە خۆ کرا قوربانی بۆ هەندێ شنگالە بندەست بێتە ڕزگارکردن و ئەڤڕۆ ئەمێت لێرە بۆ هەندێ سپاسی و پێزانینێت خۆ ئاراستەی خۆڕاگیریە گەلێ مێ ئێزدی بکەین. سەرەڕای ڤە هەمە نەهامەتیانە، سەرەڕای ڤە هەمە تەعەدایەت کو بەرامبەری ڤە هاتیەکردنێت خۆڕاگر بینە، نە ناسنامە خۆ دۆڕاند، نە هیڤی و ئومێدێت خۆ دۆڕاندن. ئینشاءالله خودێ دێوە هەر سەرفەراز کەت کوردستانیش دە هەر یا ئاڤەدان بێت خوشک و برایت مەیت ئێزدیش دێبژانەکە سەربەرز و ئازاد ژی.